كان وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ لە قێڕانیە هەستاین بە پێدانی ڕێز و سوپاس بۆ مامۆستا بەڕێزانەی کە لە سنتەری نووری حیکمە مامۆستایەتیان کردو. ئێمە وەکو بەڕاستی کار و چالاکی ئەوەمان بەرز نرخاندووە و ئەوەش ئەو پاداشتە و ئەو ڕێز و پێزانینە بەڕاستی شتێکی کەمە بەرامبەر بە ئەو ئەرکوماندبوونی ئەوان، چونکە بەڕاستی ئەوان حەز دەکەن کە ماندووبوونێکی زۆریان هەیە بۆ و بە شێوازێکی خۆبەخش کار دەکەن بەبێ موچە ببێ هیچ شتێک هەوڵ دەدەن کە ڕۆڵەکانی میلەتەکەمان هۆشیارکەنەوانێ و بەرەو پێشچوونیان هەبێت لە بواری دین و ئاداب و ڕەوشت و هەڵسو کەوت لەگەڵ دایک و باوک و کەس و کار و هەموو ئەو شتانە بەڕاستی ئەو شتەوای کرد کە ئێمەش هەستین بەم کار و چالشی بەرامبەریان. بەڕاستی ئێمە زۆریان سوپاس دەکەین. دیارە ئەو مەڕاستیمە شکۆدارەی کە ئەوڕۆ ئەنجام درا لەلایەن ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە قێڕانیە بەڕاستی مەراسیمێکی زۆر شکۆدار بوو، زۆر جێگای ئەهەم و بایەخی گەورە بوو لە دەڤەرەکەمان. ئەویش وەکو متمانە و پێزانینێک بۆ ئەو کار و ئەرکە گرنگانەی کە کۆمەڵێک لە مامۆستایانی دڵسۆز و خەمخۆر لە بواری پەروەردە و بانگەوازە کە چەند ساڵێکە بەڕاستی زۆر لە خۆبردوانە کار دەکەن لەگەڵ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری و ڕۆڵێکی زۆر بەرچاو کاران هەبووە لە پەروەردەکردنی چینی تازە لە پەروەردەی ڕۆڵەکانمان. ئەمە بۆ ئێمە هەستێکی زۆرە، ئەمە تەنها لە لاپەڕەیەکان نابینین، بەڵکو ئەمە لە ڕێز و خۆشەویستی دەیبینین و ئەو بەڕێزانە و ئێمەش بەڵێن دەین دوای ئەو سوپاسنامانە چۆن پێشتر چالاک بووین چالاکتر بین ئینشاءڵڵا. هەڵبەتە ئەمە هاندانێکی زۆر بەهێزە و داوا دەکەم لە هەموو ئەو ساپەی کە لەگەڵمدایەوە لەو مامۆستا بەڕێزانش کە بەڕاستی لێرە بەدواوە چالاکتر کار بکەن بۆ خزمەتکردنی قورئان و هاوڕێیانی قورئان و قوتابیەکانی قورئان.